دواکەوتنی موچەی پزیشک و کارمەندانی تەندروستی کەرتی تەندروستی لە گەرمیان بە تەواوی پەخستووە. پێش سەرەڵدانی کێشەی موچە دەستگا حکوومیەت تەندروستیەکانی گەرمیان جمەی دەهات لە سەردانی نەخۆش بۆ وەرگرتنی چارەسەر. بەڵام ئێستا لە جێگەی نەخۆشخانە حکوومیەکان نۆرینگەکان بازاڕیان گەرمە. ئەمە سێ ڕۆژە لەبانیەکە تێم بۆ خەسخانە نی ئەرەوە وڵای حەب زەختەوە هین شارم لێشێ و هین ئەمانەی ماغانە وەریەگرم هەموو کاتێ سێنەوە نوعێکێ دەن پێم دوو نوعێژن بڕۆ لە بازار بسێنە ئەی لە بازاریش پارە نییەوە چی بسێنی. سنووری دارەی گەرمیان 4 نەخۆشخانە و 12 مەڵبەندی تەندروستی و 54 بنکەی تەندروستی و 4 سەنتەری تەندروستی تێدایە. ساڵانی ڕابردوو ئامارەکانی ئەم دەستگا تەندروستیانە ڕێژەیەکی زۆر سەردانیکەریان هەبووە. بەهۆی ئەم قەیرانەدارایە و مانگردنی دکتۆری مقیم و مقیم ئەقدەم کێشەی زۆر بۆ تەواوی دروست بووە. وەکو کارمەندان دەواممان بۆیان کەمەوە کردە بەڵام وەکو خۆی دەوام ئەکەن. بەڵام کێشەی ئەوەیە ئێمە دکتۆرمان نییە، دکتۆری ئەقسایی ناتوانێت جێگەی دکتۆری مقیم و مقیم ئەقدەم بگرێ، بۆیە زۆر جار تووشی کێشە ئەبین. نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار تەنها نەخۆشخانەی حکوومیە باڕووی هاوڵاتیاندا کراوەیە. بەپێی ئاماری نەخۆشخانەکەش لە ماوەی 1 هەفتەدا 600 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەی کردووە و 8 حاڵەتی مردنیش لە نەخۆشخانەکەدا تۆمار کراوە. داوامان وایە لەم دکتۆرانە بێن دەوام بکەن، خەسەخانە کەسیتیان نیە، غورفە بە غورفاگەڕەی نە دکتۆرێکەیە نە مقیمێکەیە، داوا بکەن ئەم خەڵکە کەس پارەی پێ نییە، کەس پارەی عیادەی نییە، لە عیادەکان دانیش خەڵکەچێ پارەی پێ نییە بچێ بۆلایەن لێرە شتێک هیچ ئیسفادەی ناکە و دکتۆرێک نییە و خەڵک وەزعی زۆر خراوە. تەنها لە ساڵی 2015دا 400,000 کەس بۆ وەرگرتنی چارەسەر سەردانی نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکانی گەرمیانیان کردووە. نزیکەی 7,000 کەسیش لە هەمان ساڵدا نەشتەرگەری قەبارە جیاجیایان بۆ کراوە. بەڵام بەردەوامبوون لەسەر ئەم دۆخەی تەندروستی پێچێ ئاماری سەردانکەران بۆ نەخۆشخانە و بنکە تەندروستی حکوومیەکانی ناوچەکە زۆر کەم بێتەوە بە بەراورد بە نۆرینگە تایبەتەکانی ناوچەکە. مەریوان حەسەن NRT گەرمیان.